و زەنگ و گرتن و زیندانیکردن دەنجی ئازادی خوازانەی گەلەکەمان کب بکە. دەوڵەتی تورکیا هەر بەوە ناوەستێ لە باکووری کوردستان دژی مافەکانی گەلەکەمان بێ، بەڵکو ڕۆژانە هێرش و پەلامارەکانی بۆ سەر ڕۆژ ئاوا و باشووری کوردستان بەردەوامە کە ئامانز تێیدا لە ناوبردننی دەستکەوتەکانی گەلەکەمان و داگیرکردنی تەواوی خاکی کوردستانە. هەر بەم مەبەستە بەر لە 6 مانگ هێرشێکی بەرفراوانی بۆ سەر ناوچەکانی ئاڤاشین و زاب و مەتینا دەست پێ کردووە کە تا ئێستا بەهۆی بەرگری و خۆڕاگری ئازایانەی گەریلا وەک ئەوەی لە بەرنامەیدا بوو سەرکەوتنی بەدەست نەهێناوە. دەوڵەتی تورکیا بۆ شاردنەوەی شکستەکانی و گەیشتن بە ئامانجەکانی بە پێی ڕاگەیاندراوەکانی مەیدانی شەڕ و بڵاوکردنەوەی بەڵگەکان تا ئێستا چەندین جار چەکی کیمیاوی و چەکی کۆمەڵکوژی قەدەغەکراوی جەنجی دژی گەریلا بەکارهێناوە کە بەهۆیەوە نەک هەر گەریلا خەڵکی سڤیلیش بەرکەوتەی ئەم چەکە قەدەغەکراوە هاتوون. دیارە ئەوەی تا ئێستا هێز و بوێری داوەتە دەوڵەتی تورکیا بەم شێوەیە سڵ لە کوشتن و بڕینی گەلی کورد و شێواندنی سروشت و ژینگەی کوردستان نەکاتەوە بێدەنجی ڕایگشتی جیهان و کۆمەلگای نێودەوڵەتیە. وەک چۆن لە سەدەی ڕابردوو ڕژێمی ڕووخاوی سەددام بە بەرچاوی جیهان چەکی کیمیاوی دژی خەڵکی سڤیل لە هەڵەبجە و سێوسێنان و شێخوەسان و بادینان و چەندین شوێنی تر بەکارهێنا و هەزاران قوربانی لێکەوتەوە بووە پەڵەیەکی ڕەش بە نێوچەوانی مێژووی مرۆڤایەتی. بۆیە ئەگەر ئێستاش بەر بە سیاسەتی شەرخوازانە و تەماحکاری ئەردۆغاندا نەگیرێ و دووبارە کارەساتی هاوشێوە ڕوودەداتەوە و ئایندە و چارەنووسی گەلەکەمان دەکەوێتە بەرمەترسی گەورە. بۆیە لێرە داوا لە ڕایگشتی جیهان و کۆمەلگای نێودەوڵەتی دەکەین بە تایبەتی نەتەوە یەکگرتوەکان و وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا و یەکێتی ئەوروپا و چین و رووسیا و وڵاتانی عەرەبی و ئیسلامی دەکەین کە چیتر لە پێناو بەرژەوەندیە سیاسی و ئابوووریەکانیان لە ئاست ئەو تاوانە نامرۆڤانە چاو نەنوقێن و سنوورێک بۆ سیاسەتی شەرخوازانەی تورکیا دابنێن. داواکارین تیمی تایبەت پێک بێنن بۆ بچنە ئەو ناوچاوانە و بە چاوی خۆیان ببینن کە چۆن دەوڵەتی تورکیا چەکی قەدەغەکراوی بەکارهێناوە، لە هەمان کات فشار بکەنە سەر ئەردۆغان و ناچاری بکەن مل بۆ چارەسەری ئاشتیانە بدا و کۆتایی بەم شەڕە ناڕەوایە بهێنرێ. لە هەمان کاتدا داوا لە دەوڵەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین بە جددی بێنە سەرخەت و چیتر ڕێگە نەدەن دەوڵەتی تورکیا بەم شێوەیە بە ئارەزووی خۆی سەروەری خاکی عێراق پێشێل بکە و خاکەکەی داگیر بکە و خەڵکەکەی ئاوارە و دەربەدەر و سروشت و ژینگەکەی سوتماک بکە. لێرەوە داوا لە سەرجەم حیزب و لایەنە سیاسی و ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و مامۆستایانی ئاینی و ڕۆشنبیران و ئازادی خوازان و تەواوی هاوڵاتیان دەکەین بە ئەرچی نەتەوەی و مرۆیی خۆیان ڕابن و دەنجی ناڕەزایی دژ بە سیاسەتی شەرخوازانەی داگیرکاری دەوڵەتی تورکیا هەڵبڕن. ئۆفیسی هەولێری کۆنگرەی نەتەوەی کوردستان